نمایشکردن یاخود کردنەوەی پێشانگایەکی شێوەکاری هاوبەش بێگومان هونەرمەندانی شێوەکاری شاری سلێمانی هەمیشە بە هونەرمەندی چالاک و پڕ ئەزمون و پڕبەرهەم ناوزەند یاخود ناوەبرێن و هەمیشە هەوڵەدەن کارەکانیان لە ڕێگەی پێشانگا چ تایبەتەکانەوە و چ پێشانگا شێوەکارەکانەوە نمایش بکرێت بێگومان زۆر کات لە ڕێگەی شانۆیەکان یاخود لە ڕێگەی ببورن پێشانگا شێوەکارەکانەوە زۆرێک لە بەرهەمی بەڵێن هونەرمەندانی شێوەکاری شارەکانی تری کوردستانیش لە ناو شاری سلێمانی نمایشەکرێ و لە ئێستادا پێشانگایەکی هاوبەشی شێوەکاران کراوەتەوە و کۆمەڵێکی زۆر لە هونەرمەندان و شێوەکاران بەشداری ئەو پێشانگایە بوون. هونەرمەندێک و چەند لایەنێکی هاوکار پێشەنگای هاوبەشی بەڕێوەبەرایەتی و هونەری شێوەکاری بکەینەوە. چەند هونەرمەندێکی باش بەشدارن هەم لە ئافرەت هەم لە هونەرمەندانی پیاو بڵێن کارەکان زۆر باشن. بەڕاستی بوونی ئەم پێشەنگایاندا زۆر گرنگە لەبەرەوەی لە دوو ڕۆ زۆر باشە لایەنیانەوەیە کە کەمترین ئەرک بکەوێتە سەر هونەرمەندەکە و توانی ئەزمموی کاری خۆشت نمایشکەی. دومینیش لە یەک کاتە تۆ چەند ڤیوێکی زۆر جیاواز پیشانی بینەرە دەی چەند ستایلێکی زۆر جیاواز چەند شێوازێکی زۆر جیاواز و بەحەقەت ضرورە ناڵێم کارانە زۆر ضرورە هیوادارم توانی بێتمان شتێکی باش بکەین هیوادارم ئەم کارانە بەردەوام بێت چونکە ئەمانە لە بەردەوامبوونیە توانی تۆ زیاتر ئیشوی باشتر و چالاکتر بینی تاراوە. یەکێکم لە بەشداربووانی ئەم پێشانگایە پێشانگایکی زۆر تایبەتی ئاستێکی زۆر بەرزی هەیە ئێمە وەکو خانمان وەکو ژنان بەشداریمان کردووە و بەردەوامیش بەشدارین لە هەموو چالاکیەکانە. ئەم چالاکیانە تا چەند ساڵێک بەردەوام بوو یەک دو ساڵێکەوە ساوە بەڵام دەستمان پێ کردوتەوانێ ئەم جارە بە هەنگاوێکی تازە بە سەرکەوتوتر بە پێشکەوتوتر هەرکەس بە ستایلێکی خۆی بەشداری کردووە. من بە کارێکی سیرامیک بەشداریم کردووە. ئەم کارە باز لە زەمەنی کۆرۆنا کات کە ئەو کۆرۆنایی دەوری هەموو زەویە بوو بۆ هەموو چین و توێژێک بوو بۆ هەموو تەمەنێک بوو. بەو کارە بەشداریم کردووە کارێکی سیرامیکە بە گڵی سوور ئەنجامیاوە و هەندێک ڕەنگیشم بەکارهێناوە. هەموو بەشداربووانی ئەم پێشانگایە فەرمانبەرن لە بەڕێوەبەرێتی هونەری شێوەکاری سەر بۆ وەزارەتی ڕۆشنبیریە. ئەمە هەنگاوێکی زۆر جوانە هیوادارم بەردەوام بین ساڵانە.